سەرقاڵی نەخشەدانانن بۆ دروستکردن و دامەزراندنی وێستگەیەکی کارەبا بۆ دابینکردنی کارەبای نیشتیمانی ناحیەی قادرکەرەم و گوندەکانی دەوروبەر. لێپرسراوانی ئیداری قەزای چەمچەماڵ پرۆژەکە بە هەنگاوێکی گرنگ بۆ ئاوەدانکردنەوەی قادرکەرەم ناودەبەن. دروستکردنی ئەو محەتەیە کێشەی کارەبا لە ناحیەی قادرکەرەم و لە بناری گل و بەشێک لە ناحیە سنگاویش چارەسەر دەکات. خۆتان زان کارەبای ئێرە فیدەرێکی لە سنگاوە هاتووە، فیدەرێکی لە گەرمیانەوە هاتووە و ناو قادرکەرەم و بنارگلیش کارەبای لە داناغازەوە وەردەگرت. بۆیە ئەمە بە دروستکردنی ئەو محەتەیە چارەسەری گرفتی کارەبا لە هەموو سنوورەکە دەکات. ئەم پرۆژەیە کە لەسەر ڕاستپاردەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێکرێت ئەبێتە هۆی ئەوەی کە سەرچاوەی دابەشکردنی کارەبا لە ناحیەی قادرکەرەمە هەبێ کۆتایی بە کێشەی ئۆڤەرلۆد بارزۆری فیدەرەکان چارەسەری نزمی ڤۆڵتەیەەکە. دامەزراندنی پرۆژەی وێستگەی کارەبای قادرکەرەم دوای چەند داواکاریەک هات کە ئاراستەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کرابوو. بەڕای ئیداری ناحیەکە پرۆژەکە خزمەتێکی باش پێشکەش بە دانیشتوانی سنوورەکە دەکات. ئەمە ئەو شوێنەیە کە خەڵکی ئەم ناوچەی کاتی خۆی لە 1970 ئەنفال کرا. بەڕاستی لەم شوێنەشە ئینشەڵا پاش چەند مانگێتر گڵۆپی ڕووناکی بە دڵی ئەو ئەنفال شتانەمانە داگیرسێنەوە بە یادی ئەوانەوە داگیرسێن ئەو کارەبا پێشکەشی ئەو خەڵکەی خۆبانیەکەین. دووبارە زۆر سوپاسی بەڕێز کاقوبا دەکەین. لەم ڕۆوە دەسەکەین بەکارکردن لە پرۆژەکەدا. پرۆژەکە ماوەی 8 مانگە لە ماوەی 8 مانگە پرۆژەکەی شەڵا تەواو ئەبێت و مێدەواریشین ئەم محەتەیە ببێتە هۆی چارەسەرکردنی کێشەی کارەبا لەم سنوورە و استیفادەیەکی باشی ئەبێت بۆ ئەم سنوورە. ئەو وێستگەی لە قادرکەرەم بنیاد دەنرێت 10 مێگاوات کارەبای نیشتیمانی دابین دەکات. بڕیارە لە ماوەی 8 مانگدا پرۆژەکە تەواو بکرێت و بخرێتە کار. باخستنەگەڕی وێستگەکە گرفتی نەبوونی کارەبای نیشتیمانی قادرکەرەم و گوندەکانی دەوروبەر چارەسەر دەبێت. ئاسۆ ئەحماد، کورسات نیوز، ناحیەی قادرکەرەم.